لەسەر نزیکبوونا دەما دەست بەکاربوونا سەرۆکی هەڵبژارتی ئەمریکا جو باید سیاسەتاوینا لە عێراقی ئەحسان ئەمەدی پەرلەمەنتاری بەریە کوردستانی چاودێری سیاسی سوودی کوردستان 24 لە دهۆکێ میێوانی مەیە بخێرهاتی بەڕێز ئەحسان جوەیەکێ دەست پێ بکەم وەکتێ زانین سیاسەتمەدارن یەن ئەمریکی و ئەوڕۆپی بگشتیان جیهانێ دەما گۆ پۆستên فەرمی وەردەگرن نکارن بیر و هزرێوانەیە بەریا وەخت جێبەجێ بکەن دوێ پۆستێت ئەو ژیش بەر بەرژەوەندەیەن وانی تایبەت باوەریاتەدا جۆ بایدن گۆ خودیە بیرۆکەیە دابشکردنا عراقش بۆ سێ هەرێمان ئەف بیرۆکە وێ چاو باندۆری لە کاریوینا دا چەند ساڵان دەبکە. سپاس سلاف البینەرێت خوشتوی بن هەلبەتە دیف یاسایە و دەستوری ئەمریکا جو بایدن بیستێ وێ هەیڤێدێ دەسەڵاتێ وەرگریتن وەکو سەرۆکێ 46 وڵاتی تێگرتیەت ئەمریکی هەلبەت ئەمریکا دەولەتێکا دامەزراوە دەولەتێکا دەستوریە دەولەتێکا بەهایانە و هەر سەرۆکێکێ بێتە هەربژاتنجی کارنامەخۆ هەیە و بەرنامەخۆ هەیە و پەیامەخۆیە یا ڕاگەهاندنێ یا پرۆپاگەندا هەلبژاتنەژی هەیە البەر هەندێ ئەگەر هەر سەرۆکێک چەند پێگیری دەستوری بیت و یاسایە بیتن و گۆرەی وان دیراساتت گۆشلایە سنتەرێت وایە دیراساتە و دامەزراوێت وایە داسەڵاتە ئەوێت هێنە چێکردن کو سیاسەتە ئەمریکا گۆرەی وان دیراساتە بهێتە پرێبەبرن لێ بوچوونە سەرۆکێ دەولەتێژی گۆرەی دەسەڵاتە پێهاتیە دانان کارتێکردنەخۆ بکاتن بۆ هەندێ سیاسەتە دەولەتێ یا دامەزراوێت دەولەتێ ئەدگەلێک بیابێت دیترژی خوبە گۆریتن و هەندێک تشتێنی ترژی بهێتە پێش چونکو هەر سەرۆکێکی احتیمالە بوچوونەخۆر سەر بابەتێکی هەبیت سەر دۆزێکی هەبیت سەرکێشەیەکی هەبیتن جو بایدن سەرۆکێ 46 خدان باوەڕنامە دکتۆرایە پیاسایە هەبیت و بسپۆرێ مێژوویە و زانستێت سیاسی بێت و شەش خۆلێت هەلبژاتنێت یەت سەناتۆرە بۆ جڤاتانی پیران بۆیە ئەندامێ کنگرسێ و هەروەسا 8 ساڵێت جێگریە سەرۆکێ دەولەتێ سەرۆکێ کو ئەوباما بووە ئەوەن باراک ئۆباما سەرۆکێ دەولەتێ بووە ئەب مەنسەبە هەمی وەرگێتینە و چەندین جاراژی بۆیە خوددانێ مەلەفوان سەرۆکێ لژنێت و بەرپرسەش کومەکە پرس و کێشێ ئەلدەبەرێ و ڕوشەلاتە نابەڕاست لەوژی ئەب مرۆڤە بسپورە شارەزایە و دزانی سیاسەتە دەولەتێ چییە و بەرجەوەندا دەولەتێژی چییە دیدا من القۆناغا بێت ئەو پروژێ وی وەختیدا تەرەح کردی یان دەبێژن ئەو بیرۆکەوی پێشکەش کردی کو بۆ هەندێ عێراق سەقامگیر بیتن پێتویە عێراق ببیتە سێ بەشت کۆنفدرالیە کوردستانێ و کۆنفدرالیە سنە و یا شیعە بۆ هەندێ دەولەتێک چێ ببیتن یا سەقامگیر بیتن دەرسەروێ هێتە شولکردن و بیتن لجانێت تایبەت و دامەزراوێت دەسەڵاتەیە وڵاتی داژی کار بکەن ئێدی ذهنیەتێکی چێ بکەن و ئەرزیەتی خۆش ببیتن کو ئەف بیرۆکە بجێ بهێتن ئامادەکاری هاتی کردن بەڕێز ئەحسانش بۆ لەسەر ڤیکا یعنی لەسەر vê دۆسێ وەرە شولکردن کەسێک بەرپرسێ ڤیکاری هاتی دەستنیشانکردن بۆ نمونە ئیدارێدا یانژی جۆ بایدن بخوا یانژی کەسنج ئیداراوی ناگۆ هاتنە دامەزراندن دیاربوونە بەحساوەیەکی کریە گۆ وێ لەسەر vê پرۆژێ کار بکە دەمێکێدا ئەمزانن باراک ئۆباما ji bo bihêzkirina exwanan nêzîkî 10 sala piştgiriya kir pişt jî destberdarî wa bû. Belê xwe diyar e Biden bisporeke siyasetê da û siyaseta Emerîkî da jî baş şehreza ye. Ewroka ew keseyekê ye desalatê li Emerîka de xudanê bîrokê ye. Çi pê nevetin ew de bîroka xwe hazir kete proje û de kesanekî دەستنیشان بکەن چاوا بەرین و کە بۆ شەڕێ درژی داعشێ کەسانە کات بۆ دەستنیشانکردن بیتن ئەو کابراجارێکە دیتر بۆ پرسێکە دیتر و ماستەر ژێ بهێتە ئەکو بێن ئەو مەکار وەختی داهاتە بۆ نەدیرە ئەو یان ئێکێ دیتر یان هەندێک لیژانێکە دیتر بهێتە پێک ئینان بۆ هەندێ بێ بیرۆکەی کاری سەر بکەن چونکو زەمینە القۆناغێت وی ئەف بیرۆکە تەرەح کردی ساڵە چەندێ بوو ساڵە 2005 جو بایدنی بیرۆکە دابشکردنا عێراقی بۆ سێ فیدرالیەتێت توەسا کو هەر ئێکی کامل دەسەڵاتت خۆ هەبن یا پێشکەش کردی بەری 15 ساڵان 16 ساڵە بیرۆکە gelek cara ya bûye babetê gengeşê û minaqişê û karî jî ser hatiye kirin
پشتی اگر عمل بیر بیتن وقت جناب سروک بارزانی چویا امریکا و بدیدا باراک اوباما سروک امریکا شاد بوی پشتی هنگی باراک اوباما گوتی برپرس ملف کردی الامریكا جو بايدن كو جيجري منها كهند قلبي بيك بري نخاره تفاصيل موضوع مافد ما كردا استفهمت كم استوعبت كم واستحق ظانم بس قال جو بايدن يرينا خارج جو بايدن هلوي وقتي دا وكو مزگينيه كي نشادا قوتي ازو تو ام هر دو وقت خود بجيانا خوب جابت خود بيني سرخوبونا كردستانه کواته کسانک بیبیتا دوست کردا کسانک بیبیتا دوست سرکرده هر مزان کردستانه که جناب سروک بارزانیه و او سوزه که بدتن کده اند جیانا خودا کیانه که سر بخوی کردستان بینیتن و بیرو کدا بشکرنا عراق بید چه پینه بیتن اگر حتی ابرو که چون کشتر دا صلات نورگیت یا پرنگه که فرمی و لیجان تایبت بو بشوله چه نکرنه لی ملوی باوری القوناقا بهد دا جو بايدن دلجنكا تايبت چيكتن بونده كو اف بيرو كابيتا بروجا وكار بيتا كرن او بروجا جي او عراق لچه بكتن او كو عراق كا كونفدرالي بيتن و هفر سپيكاتا اتناب عراق دا بشير ببنكيانن سر بخوص نف اك دولت دا و توی وقت دا بيتا عامله که سقام گیریه که توی حالاتی دا برجواندت امریکا جی پرنگه که باشتر بینه دزوه اینان بله وقت تاماجه پیکر بدهن سالان ده کاروبارین سیاست ده کار دکت پوستن جدا ده هلوستاوی چاوات ناس کرن برانبری پرسا کردی لپرچه دنین کردستانی باشور کردستانی تا بحث کر گلو جبو روژاوای کردستانی ده روش ته پیش بینی کرن چاوه جبو باکور کردستانی روش چاوش برده دمکه ده او بخوا بحثایی که بو که گرکه پشگیریا اپوزیسیونا ترکیه بکرن دجی حکومت ترکیه هلبت ابدازم بظن امریکا كما قلت دولتك معظم جمسرك جهانيه سياستك جهاني هي امريكا تاكو بسياست هاجتن غوري كوماكا تيوريت جيوبوليتيكي كوماكا تيوريت آسایشان تویا امریکی برجواندت امریکا سیاست خودداری جیتن و کاری بود کتن یادی تر بیت امتیب گهین امریکا سه مستویات برجواند هنه برجواند استراتیجی هنه برجواند جینداری هنه برجواند لاوکی هنه گوری وان برجواند آست پیوندیات گل کوما والاین پیوندیدار گوری با پیوندیدار با برجواند و سردریت کتن و سیاست هاجوتن او حتی نو کمدی تجاری ایک با حرم کردستان راستی پشتگیری که پهزه اولگل هنده حرم کردستان بتکیانه که کنفدرالی چارچوب دولت عراق دا برا شاوا اگر مبیر بیتن هلویستوی گلک که تنبو برام بر ترامپی وقتی که گوتی دیزت خوبه کشینو ده دلیبه دینه ترکیه بسر روشاوا و بچیتن الجل باكر ابخو سياسة بايدني راسي دجي حكومتا ابا ابريكا دا صلاة دار تركيا يا والبشتبان هندك والعينت برهنجار ناف تركيا سراسي ناف دولتي چی دوستر پیشاوینا هنه برز احسان سراسي ناف دولتي گلک دوسته هنه برز احسان مافد کرداجی بهنه دابین کرد ناف حالات ترکیا دا بله امزانن شر بازرگانی دگل سینه دگل چینه هیا دوسته روبربونا کرونا مجارا برنامه اتمیا ایرانی اوانا به کردی هگرد بحث بکه و به چوا سر دری دگر بکه اولویات بینا چنه هلبت هد بس روك امريكا برايا كارنوي عن جرينجترين كارنوي اول خدمتها ولات خو وملت خو امريكا بكاتن برند برانبر هندك برجوانت امريكا خدمتها خلقي وادا بين بجه بجه كرن امريكا هم بري كومك تحديات المستوى العالمي هيك و هبريكا خرطه هي يا بازركاني حتى يا هبريكا يا سلاحي هم قال الصين بدرجه هيك وهم قال روسيا بلا دويت هيتن يا ديتر كيشا كديتر هي يا مثلا كيشا اتوميا قال ايراني وابروكا بايدن يا برانجا كاشكارات بيشتم ده زبرينا و بور كافتنا اتومي بنش كويك قال ايران بونده ايران بيجير بيتن مرجن و الان ديتر جي ريزل بگيتا با شنين برسا كورونا كو بروسا يا جهانيه پتا که هر امازونه بو سروک امریکا گلکا گرینگ خلک خوش به پتای پارزیتن خاصتا امدبین الودی مایی که رجا توش بویا و رجا بریا لامریکا گلک زیده بویا برنده ابا اکد پرسد برایت یه سروک امریکانا
بله. سربان پرسه همیا راسیده بس امریکا جمسره که جهانیه چا مسئولیت هل آست دولت خو گل خلق خو سر آست جهانی جی مسئولیت خویت هی برهنده ده بو همی وان سیاست و همی وان تحدیات و همی وان پرسید کت هنه پیش سروکنی امریکا کو مگود بسپوره شهرزای خبیره تمنه که درش هیا و رؤیه که واضح هیا سر همی وان پرسا دبیان دبدیده که ایجابی سر دریت کردن گلک سپاس و دبیته هوکاره که سقامگیری سر آست جهانه و بیتن بو موک و کرجی باشیت ده بیتنو دست کفتیت باشتر دست حرم کردستان روش آواجی و بو با کرجی تشته باشه بیتن برز احسان آمدی پارلمانتار بری کردستان و چاودێری سیاسیش دهۆکێت مەڕە بوو گەلێکی سپاس. سپاس بواجی